سڵاوتان لەبێ بەڕێزان. بە هەر هۆیەک بێت لە ئێستادا تۆندوتیژی بۆتە بەشێک لە کللتوری مرۆڤایەتی بە ئێمەی کوردیشەوە. ناکرێت خۆمان لە هۆکار و کاریگەریان نەرێنەکانی دیاردەی تۆندوتیژی نادیدە بکەین، چونکە تۆندوتیژەکانی ڕابردوو ڕژەی لەسەر ئێستای مرۆڤایەتی دروست کردووە. بۆیە دەبێت لە ئێستادا بەرەنگاری تۆندوتیژی ببینەوە بۆ ئەوی سبەینێ و داهاتوێکی دوور لە تۆندوتیژی و ئاشنا بە پێکەوژیان و خۆشویستن دەستەبەر بکەین. لێرەوە دەمانەوێت هەمووان بەشداری پێ بکەین لە کاراکردن و گشتگیرکردنی هەنگاوەکانمان لە پێناو کەمکردنەوە و دواتریش کۆتایی هێنان بە کللتوری تۆندوتیژی لە نەخ و هەزری هەموماندا. ئەم پرۆگرامەش بەشێکە لە هەڵمەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی تۆندوتیژی. گفتوگۆکەین لەگەڵ بەڕێزان دڵپاک تاهیر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز ئەستران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز گوڵزار نەقشبەندی ئەندامی سکرتارێتی یەکێتی ژنانی کوردستان. سوپاس بۆ ئامادەبوونتان. سپاس. بەر لەوەی دەستکەین بە گفتوگۆکەمان راپۆرتێک ئامادەی پێکۆبینەریە بین. تۆندوتیژی یەکێکە لە کارە قێزەونەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتی و دیاردەیەکی مێژوویی و جیهانیە. بریتیە لە پەنابردنە بەرهێز بۆ ناچارکردنی تاک یان گروپ وە کۆمەڵ دژ بە خواست و ئارەزووی خۆیان، واتە هەوڵدانە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان لە ڕێگەی هێزەوە لە جیاتی زمانی گفتوگۆ و دیالۆگ. دەتوانین بڵێن تۆندوتیژی بریتیە لە بریندارکردنی بەرامبەر ئەنجا بەهێرشکردن بێ یا بەزارەکی بێ، واتە دەرونی بێت یان جەستەیی. هەندێک جار تۆندوتیژی دەرونی کوشندەترە، چونکە تۆندوتیژی هەر ئەوە نییە کەسی تۆندوتیژ هێرش بکاتە سەر کەسی بەرابەر و خوێنی لێبێنێ، بەڵکو هەندێک جار قسەیەک کاریگەری لە چەقۆیەک زیاترە. دەرووناسی ئەمریکی بەناوبانگ سکوێنەر دەڵێ تۆندوتیژی لە بیرەوە سەرچاوە دەگرێت، دواتر دەبێت بە ڕەفتار. خۆ ئەگەر نەبێت بە ڕەفتاریش ڕەنگە بە جۆرێکی تر دەرببڕێ. بەپێی ئامارەکانیش تۆندوتیژی کاریگەری زۆریان لەسەر دەروون و جەستەی کەسی قوربانی بەجێهێشتووە و لە ڕووی کاتەوە پێویستی بە ماوەیەکی زۆر هەبووە بۆ کەمکردنەوەی کاریگەریە نەرێنیەکانی و بنیادنانەوەی کەسی قوربانی یان تۆندوتیژی بەرامبەرکراو. بەڵێ بەڕێزان 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک ڕۆژی بەرەنگاربوونەوەی تۆندوتیژی دژی ژنانە. یەکەم پرسیارم لە بەڕێز دڵپاکە بێت، ئەپرسم ئایا تۆندوتیژی چییە؟ بەڵێ، سپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کە وەکو ئەرکێکی نیشتیمانی ئەبێ بە بەشێک لە هەڵمەتەکانی بەرەنگاربوونەوەی تۆندوتیژی کە ئەمڕۆ لە دنیاە زەنگێکی خەتەرناکە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ئێمە ناتوانین لە ئاستی داتا بەرزەکانی ڕێژەی تۆندوتیژی بێ هەڵوێست بین. هەروکو لە راپۆرتەکەی بەڕێستانە ئاماژەتان پێدا تۆندوتیژی چەندین جۆری هەیە. ئێمە ناتوانین بە شێوەیەکی زۆر ورد و هەستین بە پۆلەنکردنی جۆرەکانی تۆندوتیژی، بەڵام بە شێوەیەکی گشتی هەروکو لە راپۆرتەکە ئاماژەی پێدا دوو جۆری سەرەکی هەیە لە تۆندوتیژی جەستەیی ئەو تۆندوتیژانی کە بەرامبەر بە جەستەی ئینسان پیادە ئەکرێ و هەروەها تۆندوتیژی دەرونی. بێگومان لە تۆندوتیژی جەستەیشە لە هەر کۆمەلگایەک لە کۆمەلگان بە پێی جۆری کللتوری وڵاتەکە ئەم ڕەفتارە یان ئەم جۆری تۆندوتیژی ئەگۆڕێ. بۆ نمونە مەسەلەی تۆندوتیژی لێدان ڕەنگ بێ لە زۆر وڵاتە کە دیارترین جۆری تۆندوتیژی جەستەیە لە ڕەنگ بێ لە زۆر وڵاتە بە پێی یاسا کە ڕێکخراوە تاک نەتوانێت زۆر ئازادانە هەڵسێ بە ممارەسەکردنی ئەم ڕەفتارە نادروستە، بەڵام لە هەندێک کۆمەلگاشە ڕەنگ بێ زۆر بە کللتور یان بەدابوونەرێت ڕێگەدرابێ بە کەسانێکی تر کە هەستن بە ئەنجامدانی ئەم کردەوانە. وە جۆری دوو هەمیان کە جۆرێکە ئێمە بەچاو نایبینن ئاسەوارەکانی بە شێوەیەکی زەق دیارنیە کە ئەمەیان سەختترین جۆری تۆندوتیژیە ئەنجامدانی تۆندوتیژی دەرونیە، چکە تۆندوتیژی دەرونی ئاسەوار بەجێ هێڵێ، ئاسەواری دەرونی بەجێ هێڵێ، بەڵام ئاسەوارێک بەجێ نهێڵێ کە بێ بە بەڵگەیەک لە دادگاکانە تۆ قسەی لەسەر بکەیت. کە ئەمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئێمە هەردوو جۆرەکە لە تۆندوتیژی پیادە ئەەکەین لەم کۆمەلگایە. هەندێک لەو ڕەفتارانە کۆمەلگا یان کللتوری کۆمەلگا کەسانێکی تری دەستکراوە کردەوە بۆ ئەوەی ئەو ڕەفتارە بکەن و هەندێکی کەشیان
یاساش قەدەغی کردو بەڵام لەگەڵ ئەوەشە هەربوونی هەیە. بۆیە ئێمە لە کۆمەڵگەی کوردیا لە ئاست ئەو دوو جۆرە ڕفتارەی کە هەیە لێرە ڕنگ بێ کات نەبێ بۆ ئەوەی ئێمە وردی کەینەوە چندجی جەستەیی چییە جۆرەکانی چیان بە چەند شێوەیەک ڕفتارەکرێ بەڵام بە شێوەیەکی گشتی تند و تویژی جەستەیی بریتێ لە لێدان کە ئەمە دیاردەیەکی زۆر باوە ئەتوانین بڵین سادەترین جۆری تند و تویژی جەستەیە کە بەرامبەر تاک ئەکرێ بە تایبەتی بداخەوە لە کۆمەڵگەی ئێمە لەبەرەوەی نەریتی پیا و سالاری پیادا ئەکرێ ئەم ڕفتارە زیاتر لەلایەن پیاوەوە بەرامبەر بە ڕەگەزی مینە پیادا ئەکرێ جا پیاوەکە مرد بێ باوک بێ برا بێت یان لە هەندێ شوێنیشە شۆڕە بێتەوە بۆ ئامۆزا و بۆ خاڵۆزا و بۆ مام و بۆ خاڵ و بۆ کەسانی تریش وە لە دام و دەستگاکانیشە هەندێک جار بەرپرسی وەزیفەکە ڕنگ بێ بە هۆکارێک بۆ ئەنجامدانی تند و تیژی بەڵام ئەویان ڕنگ زۆر ڕێگە پێدراو نییە تند و تیژی جەستەیی بەڵام ڕنگ بێ تند و تیژی جۆرەکەی تری کە پێوتێت تند و تیژی دەرونی ئەویان پیادە بکرێ بۆ نمونە پراوێز خستنی ژن لە کاتی ئەنجامدانی کارەکەیە لە دام و دەستگاکانەمە جۆرێکە لە تند و تیژی دەرونی کە ناخی ئەو ژنە ئازارەدا ڕنگ بێ کەسێکی زۆر بتوانابێ لە کارەکەیە بەڵام فرسەتی ئەوەی پێ نەدرێت کە بتوانێت بە شێوەیەکی سەرکەوت و کارەکەی ئەنجامدا ئەویش لە ڕێی بەرپرسەکەیەوە کە پیاوە توانەکانی بە هەند وەرناگرێت پیاوێکە خاتە شوێنەکەیەوە یاخود لە کاتی دووگیانیە ژن کە دەوامی دام و دەستگاکەی خۆیەکە وەکو پێویست باوەڕیان بتوانەکانی نەبێ یاخود هەڵی نەبژێرن بۆ پۆستێکی سەرەکی لە دام و دەستگاکەیە بە حکومەوەی کەماوەیەکی کە مۆڵەتی دایکایەتی وەرەگرێ یان مناڵی ساوای ئەبێ سەرقاڵە بێ بە پەروەردەکردنی ئیتر لەم جۆرە ڕفتارانەی کە هەیە ئەمە وای لە ژن نەکردووە جۆرێک لە بێ متمانی لا دروستکات بۆ نمونە ڕۆژانە شتێکمان بەرگوێکەوە کە شۆفێرێک سیارەکە خاو لێ بخورێ پێڵەن ئەو شۆفێرە ژنە ئەمە وای لە ژن نەکردووە جۆرێک لە بێ متمانی لا دروست بێت بێ متمانەیەکە لە ناخی ژنەکە دروست نابێ بەڵام لە تێڕوانینی کۆمەلگا بۆ ژن دروستە بێت چونکە ئەوەی کە باست کرد ئاسانترین شێواز ڕنگ بێ لە سەر شقامەکانە ژنێک ماشێنەکەی لە کار بکەوێت کە ئەمە شتێک لە دەسەڵاتی ئەوانە دەسەکرێ بۆ هۆرن لێدان و ئەو پێی وایە کە ئەم ژنە توانای لێ خوڕینی ئۆتۆمبیلەکەی نییە بۆیە تووشی ئەم حاڵەتە بۆ ئەمانە هەیە وای کردووە کە ژن تا ڕادەیەک دەستگیرۆیی بکالەوەی کە داوای جۆرێک لە مافەکانی بکات داوای پێشکەوتنی بکات داوای بەشداریکردنی خۆی بکات لە ناوەندەکانی بڕیارە و لە دەسەڵاتەکانە بەڵام من پێم وابێ لە ناخی هەموو ژنێکە جۆرێک لە توانا و لە وزە هەیە کە بەپێی جەستەی خۆی هەیەی ئەگەر بەراوردی ئەم توانە جەستی ژن بکرێت لەگەڵ پیاوێکە بەراوردی بکرێت ڕنگ بێ لە زۆر حاڵەتە ژنەکە توانای جەستەیەکەی زیاتر بێ بەڵام لە دید و تێڕوانینی کۆمەلگاوە هەمیشە بیرەکەیە کە ژن پێویستە نەرمونیان بێ پێویستە ناسک بێ کە پێویستە هەموو ئەو کارانە بککەوە ژن وەکو ڕگەزی مینە پێوەی جوانە بەڵام کاتێک کە ژنێک بۆ نمونە ببێ بە پێشمەرگەیە گیان ببێ بە پۆلیسێک گیان ببێ بە ئاسایش یاخۆ ببێ بە سەرکردەیەکی سیاسی لە تێڕوانینی پیاوە پێی وایە ئەم ژنە ئیتر سیفاتی مینەی خۆی کەم کردوتەوە لە ئاستی ئەو وەزیفەیە بەڵام لە کاتێکا توانەکانی مێشک و هزر و توانای جەستەی ژن لە ڕووی بایۆلۆجیەوە ئەگەر لە ڕووی زانستیەوە بەراوردی بکەین لە نێوان ژن و پیاوە هیچ جیاوازیەکی نیە ڕنگ بێ هەندێ جەستەی ژن هەبێ لە ڕووی بایۆلۆجیەوە لە پیا زۆر بەهێزتر بێ بەڵام بە پێچەوانەشەوە ڕنگ بێ هەندێ جەستی ژن هەبێ لە پیا و لاوااستر بێەوە بەڵام لە دەرەنجامە کە تۆ بەراوردەکەی خەڵەکانی یەکسانە بێتەوە هەردووکیان وەکو ئینسان یەکسانە بن لە ئەرک و هەروەها لە مافەکانیشان زۆر باش کاکستران هەر لە کۆنەوە ئەم کللتورە هەیە لە ناو میلەتانی دنیادا بە کوردیشەوە تند و تیژی بەرامبەر ئافرەتەکرێ ژیان ممارەسەکردنی دوو ڕاگەزە ینی ژن و پیا و تەواوکەریەکەن بۆ ئەبێ تند و تیژی بەرامبەر ئافرەت بکرێت لەلایەن پیاوانەوە زۆر سپاس خۆی مناسبەی باولێن ئەم دیبیتە و هەروە ئەوانی ڕۆژانی دااتشکرێ ئەو ڕۆژەیە کە نەتەوەگوتەکان دیاری کردووە بۆ ڕوبەڕۆبڕی تونتیژی دژی ژنان بە تایبەتی تاوانە مەگەل لەسەر فەرەنگی تونتیژی قسە بکەین زۆر بوارەگرێتەوە کە ڕەنگە بڵێن وەکچۆڵ ئەو تونتیژی بەرامبەر ژنانەکرێت دیسان و کە دەژێت لێەوە لە چاو ئەو باسی زیانی ئەگەر
بەڕێڕەوی تاریخی پیابینەوە ڕەنگە نەکەینە سەر ئەو مەرحەلەی کە بریتە لە مەرحەلەی توندتیژی ژنان یاخود لە کۆمەڵگەمەدا یاخود مناسبەی ئەوەی کە ئەم ڕۆژە دیاریکراوە بۆ بەرەنگایی توندتیژی دژی ژنان. بۆیە ئەگەر لەسەر بەشەکەی خۆی قسە بکەین کە مۆزۆی ئەم بەروارەیە کە دیاری کراوە، من پێم وایە کۆمەڵگەی کوردیش وەکو بەشێک لە کۆمەڵگەی مرۆڤایەتی وەکو بەشێک لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ئەم پەتایە هەیە. ئەنی ئێمە کە هەوا دڵپاک باسی ئەم هەڵمەتەی کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی داوەتێ و کە کارێکی باش وەکو حزبی سۆشیال دیموکرات ئەم وەزیفەیە جێبەجێ بکە. دوو ڕۆژ دوایەوە حادسەیەکی کوشتنی خانمێک لە کەلار کرا کە خەڵکی تاسان بەڕاستی. ئەمە بەڵگەیەوەیە کە ئەمە بەڵگەی ڕەوایی ئەو هەڵمەتە ئەسەلمێنە کە پێویستە لە کۆمەڵگەی ئەمەدا بکرێ بەرامبەر ئەم دیاردە گەورەیە جیهانیە، بەڵام لە کۆمەڵگەی کوردستانە خەستەتێکی زیاتری ئەگەر ئێمە مەسبوق کورد شانازی بە زۆر خەسەتی خۆمانەوە کەین زۆر دڵمان پێی خۆش بێ کە ینی لە ئەندێ بوارە تەجربەمان هەیە کۆمەڵگەمان پێش ئەخەین نازانم ئەو شتانە، بەڵام لە ڕاستیە لەم کەیسەیە ئێمە هیچ فەرقمانێ لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکان و هیچ فەرقمانێ لەگەڵ وڵاتانەی کە سیستەمی سیاسی تیا ئەشێوێ مەسن ئەفغانستانە سووریایە هەر ینی لەم ڕۆوە کۆمەڵگەی کوردەواری هێز وزەیەکی زۆری توندتیژی تێدا هەیە کە تا ئێستاکە نە هێزی سیاسی نە چالاکی کۆمەڵی مەدەنی پێی پێ نەبرد دەستی بۆ نەبردەوە ئەو جوهدانی تا ئێستا کراوە بەداخەوە زۆر کەمە بۆ مواجهکردنی. ئەگەر ئێمەمانەوێ ئەم هەلومەرجەی ئێستا بکەین بە دەرفەتێک بۆی وردە و کاری لەسەرکردن ئەوەی کە هێزێکی سیاسی وەکوکی نیشتیمانی کوردستان بێتەنە ئەو هەڵمەتەوە بەڕای من کارێکی زۆر باش هەرچەندێکی نیشتیمانی کوردستان وەکو حزبی سۆشیال دیموکرات لە زووەوە وەفاداری ئەم تێڕوانەیە کەلتوری مامجەلال لە هاوکارکردنی ژنانە لە هاوکاریکردنی ئەو بڵاوکردنەوەی ئەو فەرهەنگەی کە پێویستە بۆ هێزێکی سیاسی سۆشیال دیموکرات پێشکەوتن خوازشی لەسەرکە پێویستە بۆ کۆمەڵگەیەک ئێمە دەخوازین لە ئایندەدا لە وڵاتی ئێمە هەبێ، بەڵام وەک ئەوەی کە ئێستا ینی بیکەنە وێزگەیەکی گرنگ لە ڕاستیە ئەمە ینی جودێکی زۆری دەوێت و پێشم وایە ئەمەی ئەم ساڵکە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبی سیاسی تەبەنی ئەم مەفاهیمە دەکەم گەڕانەی بۆ کەلتوری خۆی وەکو حزبێک کە ڕەنگە زۆر ئەحداسی سیاسی لە وڵاتی ئێمە ڕێگەری کردووە لەوەی گەڕێتەوە سەر ئەم پرەنسیبانەی کە خۆی هەیەی و لە هەمان کاشە هەنگاوێکی گرنگە کە پێم وایە ئەرکی زۆر ئەکرێت سەشانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بێتە حەلیف و هاوپەیمانی ئەم هێزە کۆمەڵایەتیە جیاجیانەی کە پێشتر بە جهودی خۆیان ئیشان کردو لەسەر مەسەری بەرگاری توندتیژی. پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بێتە ناو ئەم هەڵمەتەوە کاریشی باشەکە و بەشێک هەم لە وەزیفە سیاسەکی خۆی وەزیفە فکرێکی خۆی جێبەجێەکە هەمیش دەبێتە تەکانێکی تر بۆ ئەو جهودە. ئەوەی کە ئێستا بۆچی توندتیژی دژی ژنان ئەکرێ ئەمە ئەتوانم بڵێم ینی کەلتورێکی دوور درێژی جیهانیە و ئێستا ئەوە کە سەدەی بیستم و هەروەها نەتۆی گرتوەکان کە لە 2000 لە مدەتێکی زۆر نییە کە نەتۆی گرتووە ئەم ڕۆژەی دیاری کردەوە بۆ وەزیفەیە کە بەرەنگایی توندتیژی دژی ژنان. ئەمە مانای وایە کە مرۆڤایەتی بە درێژایی مێژی خۆی زۆر لەم کارەسات و داستانانەی بینیوە کە توندتیژیە دژی ژنان، بەڵام دیارە لەم فترەیە بەدواوە گەشتۆ قەناعەتی کە هێز و وزەی ئەوە هەیە دووشت هەیە یەکەمیانەوەی هەڕەشەکە زۆرە گەورەیە و دووەم نەتەوەیەکگرتوەکان پێی وایە ئێستا لە ئاستی دنیاە هێز و وزەی ئەوە هەیە کە بەرەنگاری ئەم توندتیژیە بێتەوە چونکە ینی هەڵکردن لە سەدەی 21دا بە هەموو ئەو کەلتورە خراپانەی کە سەدانی پێشوو لە سەدەکانی پێشوو هەبووە داد ناداوە. چۆن ئێستا مەسەرەن کە باسی کۆمەڵێک ینی ژیان ناخۆشیەکەی لە ژینگە لە پەتای کۆرۆنا لە پەتای زۆر پەتایتر ئەمە شتێکێکە لەو پەتایانەی کەیتر مرۆڤایەتی لە زووە لەسەری خوێنێ دراسی لەسەرەکە، بەڵام ڕەنگەیتر پێویست کە کۆمەڵگەی مرۆڤایەتی قسەی لەسەر بکاوە کات و ڕۆژی بۆ دیاریکاوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم ساڵ داخلی ئەو هەڵمەتا بێ پێم وایە وەزیفێکی گرنگ جێبەجێکە بۆ بەشەکەی ئێمە لە کوردستان با بڵێن کە باسی توندتیژی ژنانمان کرد لە کوردستانە ئەمە دەبێت ینی ئەم هەڵمەتە بکەین بە بیدایەک بۆ پۆلینکردنی چۆن بڵێن ئەم بەرنامەیە ئەمە بەرنامەی بەڕێز کاتی یەکەم هەڵخە هەواڵانی دیکە بەڕێزانی دیکە چالاکوانانی دیکە دێن قسەی لەسەرەکەن لە حەڵقانی ترا و تەوەری جاجەی بۆ ئەکرێتەوە. من پێم وایە بۆ لە ئاستی کوردستانیش بۆ بەرەنگاربوونەوەی توندتیژی
پێویستە تەوەربەندی بکەین و پێویستە ئاستەکانی تونتیژی کە پێویستەکە لە کوردستان معالەجەی بکەین دیاری بکەین مەسەڵەن بۆ تونتیژی ژنان دیوە نەفسیەکەی باڵێن دیوە دەرونیەکەی ڕەنگە هیوایەک بێ ئاواتێک بە پێویستکە مەسەن 5 ساڵی هاتوو ئەمەشی لەسەرکەین بەڵام تونتیژی ڕاستە خۆ کە ئێستا ینی ژن کوشتنی لەکەوێتەوە کە ئازاری جستەی لەکەوێتەوە کە محرومکردنی لەکەوێت لە گوزەران لە ژیان لە گەشەی ئابووری لە گەشەی ئیداری ئەمانە ئەولوێتێکی تیا هەیە پێم وایە ئەگەر ئەم هەڵمەتە ئەم ساڵ کە ئەکرێ سەرکەوتوو بێ ئەکرێت ڕۆژەکانی ببێتە ئەزمونێک بۆ ئەو بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ژنانی چالاک ناوکێتی نیشتمانی کوردستان کە کاری لێکردنەوە بۆ بڵێن ئەو ڕێکخراوانەی کە لەم ئاسەدا ئیشەکەن پێم وایە با بە گەشتبینیەوە سری ئەم وێزگەیە بکەین کە یەکێتی نیشتمانی کوردستان و کێزی سیاسی ئەساسناوە هەڵمەتەوە بەڵام بەتەنی ئەمە بەس نییە بەڵکو پۆلینکردن و ئەولوێ دیاریکردن بۆ ئەم بەرەنگاری ئەو تونتیژیە کارێکی هەم وەزیفەیەکی ئینسانی هەم وەزیفەیەکی کوردەواریە واتە وەزیفەیەکە بۆ گەشەکردنی کۆمەڵگەی کوردەوە هەم وەزیفەیەکی ئینسانی شەچووکە بەنەتیجە کۆمەڵگەی کوردستان بەشێکە لە خەریتەی جیهان و وڵاتانی کە ئەم پەتایان هەیە. زۆر باشە. خاتو گوڵزار بەمان بورە کە درن هاتینەلات دیارترین ئەو کەیسانە خودت باوترین ئەو کەیسانەی دەتەلای بەڕێستان چییە؟ دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەی کە بۆ ئەم هەڵمەتە دانراوە ئەلبەتە ئێمە وەکو یەکێتی ژنانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا کە لە شاخ دامەزراوە پێویستیەک هەبووە کە ڕێکخراوێک هەبێ بۆ پشتیوانی و بەرەنگاری لە کێشەکانی ژنان بۆیە لە ساڵی 1970 لە شاخ دامەزرا دوای ئەوەیش کە چالەکیەکانی واستەوە ناو شار ئەلبەتە ئێمە بەردەوام ئەم ڕێکخراوە کاری سەرەکیمان ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین پشتیوانی ژنان بین لە بۆ بەدواچوونی کێشەکانیان بۆ ئەوەی کێشە دروست نەبێت لە ناو خێزانەکانە چکە ئێمە خێزان بنەمای هەموو کۆمەلگایەکە ئەگەر خێزانێکی دروستمان هەبێ ئەلبەتە کۆمەلگایەکی دروستمانە بێت تند و تیژی وەکو برادران باسییان کرد ئەم بەڕێزانە لە سەرەتای ناتوانین مێژوویەکی دیاریکراوی بۆ بنین چکە لە سەرەتای بەشەریێتەوە تا ئێستا تند و تیژی هەبوو هەیە و بەردەوامە نەک تەنها لە کوردستانە و لە عێراق و لە هەموو وڵاتان لە هەموو جیهان بەڵام ئێمە بەشەکەی خۆمانی کوردستان کە باسیکەین تند و تیژیەکان زۆر زۆرە یعنی تەنانەت ئێمە ڕەنگە ڕۆژانە ڕوبەڕووی تند و تیژی ببینەوە بە خۆمان شخصی خۆمان بینەوە بەس ڕەنگە هەستی پێ نەکەین مەرجنیە تەنها تند و تیژیەکە بلێدان بێت ڕەنگە هەندێک وشەیە هەندێک شت یعنی پیاتیا پێ ئەپەڕی ئەموو تند و تیژی ئەوە کە بەرانبەری هەر مرۆڤێک کە بکرێ یا بە تایبەتی ژنان بێ ئێمە بەشی کۆمەڵایەتیمان هەیە لە ژنان بەشی یاسامان هەیە ئەلبەتە ئیشەکانیان ئەوەیە کە بەدواچوونی وردی ئەو کێشەیە ئەەکەن یا ئەو کەیسەیەکەن کە یەکێتی ژنان لەگەڵ ئەوەیش ئێمە لانی ئارامان هەبوو هەرچەند ئێستا ماوەیەکە لەبەر نەخۆشی کۆرۆنا تۆزێ کارەکانیمان ڕاگرتووە خۆتان نزان ینی باودۆخەکە چوانە ناتوانین ئێمە هەموو کەیسێک لێدانین لەم زڕۆفەیە ئەو کێشانەی کە تند و تیژی زۆری لەسەر ئەبێت لای خۆمان داێنین تاوەکو کێشەکەی چارەسەر ئەبێ یان هەندێک جار بەست ئەبێ کێشەکە ناچار ئەبین هەر لای خۆمان بی هەڵینەوە تاوەکو کاتێکی نادیار لە ڕووی کۆمەڵایەتیوە ئێمە توێژەری کۆمەڵایەتیمانەیە بە دواچوونی کێشەکان ئەکرێتێتە ناو خێزانەکان قسەیان لەگەڵ ئەکرێ زۆربەی چارەسەر ئەکرێت لە ساعت تقریباً 6 تا چارەسەر ئەبێ و ئەچنەوە باری ئاسایی خۆیان بەڵام هەندێکی لە ڕووی ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتی چارەسەر نەکرا ئەوە ڕوبەڕووی یاسایەکە ئەکرێتەوە یاساییمان هەیە بە دواچوونی بۆ ئەکا لە ناو دادگاکانە ئەمە کارانە هەموو بە خۆبەخشی ئەکرێ بەڵام بەداخەوە زۆر جار کە ئەگاتە دادگاکە من شخصی خۆم ئەوە نبینم کە بڵێن لەلایەن دادگاوە بە دواچوونێکی زۆر زۆر پشتیوانی کە بڵێن لە ژنەکە بکرێت بۆ ئەوەی نەگاتە حاڵەتێکە بڵێن ڕەنگە پیاوە ژنەکە خەتەبار بێت چکە زۆر هەر جار شتی وامان بینیوە بە هەندێک جاریش کێشەکە دەرچووە بێ تاوان دەرچووە ڕەگەزەکەی بەرانبەری کە تند و تیژیەکەی کردو بەرانبەر ژنەکە بەڵام بەداخەوە نازانم بۆچی ینی ئێمە زۆر جار ئەو یاسانەی کە دەرەچێت بۆ پشتیوانی لە ژنان بە پێی پێویست نییە کە بتوانین بەرهەڵست بوەستێ دیفاع بکات لە کێشەکەی ژنەکە
بەداخەوە زۆر جار خەتاکە گێڕنەوە سەر ژنەکە ئەڵێن ڕەنگە هۆکارێک بوو بێکە هۆکارەکەی ئەوە ژنەکە بۆ بەربەر ئەنی کە بۆ بەهۆی ئەوەی کە توندوتیژی بەرانبەر بکرێت. بۆیە ئێمە زۆر جار هەوڵمان داوە کە پێشتریش لە خالی خۆش بە ڕێزمام جەلالێکێک بۆ لەوانی کە پشتیوانی سەرەکی ئەم ڕێکخراوە بووە. هەمیشە ئەو وتەکانی بەڕێزی بووە کە وتێتی هەر پۆستێک هەر پلێک هەر شتێک بێت من ئەگەر ژن و پیاەک بێنە لام پۆستەکە ئەدەم بە ژنەکە ینی ئەوەنە پشتیوانی ژنان بووە لە پێشتریش کە ئێمە بەردەوام ئەمان بینی دائنیشتین لەگەڵ یا و کۆبوون و ئەکرا بەڵام بەداخەوە ینی ئێمە بە هیوای ئەوەین کە ئەو عقڵیەتی کە بە ڕێزمام جەلال هەبووە بەرانبەر بە ژن دابەزێت هەندێک ڕەنگە برادران مەسەلەن بیرروباوەڕی تاویان هەبێ مەسەلەن بە مەسەلەی ژنان بەڵام بەداخەوە زۆرینەیان وانین بەداخەوە زۆرینەی ژن خۆشی لە مافەکانی خۆی تێنەگەشتارێکە ئایا ژنان خۆیان مافی خۆیان ئەزانن ئەرک و مافی خۆیان ئەزانن یاخۆت باوترین ئەو شتانە چێکێتە لای ئێوە ئایا ژنێک گێتە لاتان بڵێ کەیسەکی من بەم جۆرەیە شەڕی دەرونیم لەگەڵە کرێت یاخود بەس ئەبێ لێیان بێت نە زۆر جار دەرونیش هەبوو هاتووە لە ئەنجامی ئەوش دەرونیەکەیش گەشتووە بە لێدان لەبەر تەنها مەسەرەن ئەوەش نییە ئێمەش دوای ئەوەیش کە بەپی بەرنمەکانی خۆمان کە هەیە قسە لەگەڵ پیاوەکە کراوە لەگەڵ ئەطرافی کە دروست کێشەکە دروست ئەەکەن قسەیان لەگەڵا کراوە زۆر جار قەنەعەتیان کردووە و گەڕاوەتەوە حاڵەتی ئاسایی خۆیان بەڵام زۆر جار گەشتوتە لە توندوتیژەکەیش دەرچووانی گەشتوتە ئەوەی کە بڵێن ئەو خێزانە بگاتە ئەوەی کە جیابێتەوە شیرازی خێزانەکەی جیابێتەوە ینی تێکچێت طبعاً ئەوانش هەمووی تەسیر دەکاتە سەر ئەو مناڵانی کە لە بینی ئەو دایک و باوکە هەیە ئەوە بەڕاستی کارەساتە چکە ئەوان لەسەر ئەساسی ئەوە دروستە بن لەسەر ئەساسی ئەوە کە سەیرەکەن کێشە هەیە و توندوتیژی هەیە لە بینی دایک و باوکەکە نەبێت چۆن دروست بێت ئەو مناڵە ئەنی ئەوە هەر لە مێشکە ئەمێنێتەوە زۆر باش خات و دڵپاک بەرلەوەی پرسیار بکەم ئەو دروشمانی لە پشتەمانەی چییە؟ بڵێ ئەو چوار دروشمەی کە لە پشتەوەی ئێمە هەیە لە دیکۆرەکەیە ئەوە چوار دروشمی سەرەکی نەتەوەی گرتوەکانە بۆ یادی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەم ساڵدا بێگومان نەتەوەی گرتوەکان کە ماوەی چەندین ساڵی داناوە لە کۆتایی ساڵی 2023 کە ئومێدی وایە گۆڕانکاریەک لە داتاکانی توندوتیژیە هەبێ لەسەر ئاستی دنیا لە ڕێگەی هەڵمەتی 16 ڕۆژی دەژایەتیکردنی توندوتیژی لە سەر تاسەری دنیاە. ئەم ساڵکە لە 25 نۆڤەمبەرەوە دەستپێکە بێگومان هەموو ساڵە لە 25 نۆڤەمبەرەوە ئەو هەڵمەتەڕە ئەگەنرێ هەتاکو ڕۆژی دەی دوانزە کە ڕۆژی جیهانی مافی مرۆڤە. کەواتە نەتەوەی گرتوەکان کە ئەم مێژوەی داناوە ئامانجی ئەوەیە لە 25 نۆڤەمبەرە کە ڕۆژێکی جیهانی داناوە تا دەی دوانزە کە ڕۆژی جیهانیە ئومێدی وایە کە مافەکانی مرۆڤ بە شێوەیەک کە لە دەقا جیهانیەکەیە هاتووەکو خۆی جێبەجێ بکرێ و پێشێلکاریتیانە بێ بۆ هیچ ڕەگەزێک لە پیا و لە ژن ئینسان بە یەکسانی تەماشا بکرێ. بێگومان لە ماوەی ئەم چەند ساڵی کە نەتەوەی گرتوەکان دایناوە یەکێ لەو ڕنگانەی کە وەکو ڕەنگی هەڵمەتەکە بەکارێنێ ڕەنگی پرتەقاڵیە کە بێگومان ڕەنگی پرتەقاڵی ڕەنگێکی ئومێد بەخشە هەر کەسێک کە تەماشایەکە ئارامی ئەبەخشێ کە ئامانج لێ ئەوەیە کۆمەڵگەیەکی نێودەوڵەتی ئارام و پڕ لە ئاسایش هەبێ توندوتیژیتیانە بێت بێگومان توندوتیژیەکە تەنها خێزانیش نییە بێگومان توندوتیژی زۆر جار لە شەڕی دوولایەنەی نێوان دوو دەوڵەتی گەورەشە ژن ئەبێ بە قوربانی مناڵ ئەبێ بە قوربانی پیا و ئینسان بە شێوەیەکی گشتی ئەبێ بە قوربانی بۆ ئەم ساڵ ئەم چوار دروشمەی کە لە پشتی ئێمەوەیە جیاوازترە لە دروشمی ساڵی پار یەکێ لە دروشمەکان فەندە فەند واتە هاوکاریکردنی وڵاتان لە ڕووی داراییەوە بۆ بەشداریکردن لەم هەڵمەتەی کە هەیە واتە پێویستە بەخشین هەبێ لە ڕووی داراییەوە بۆ هەم بۆ ئەو خێزانانەی کە لە دەرەنجامی توندوتیژیە سەرگەردانە بن یان ئەو کەسانی کە سەرگەردانە بن و هەم بۆ هەڵمەتەکە ئیتر ئەم بەخشینی داراییە لە هەر شێوەیەک بێ
ئەکرێ لە بڵاوکردنەوەی کتێب بێ، ئەکرێ لە بڵاوکردنەوەی نامیلکەی هوشاری بێ، ئەکرێ لە کەمپین بێ، بە هەر شێوەیەک بێت تۆ پێویستە لە ڕووی داراییەوە ببەخشی بۆ ئەوی ببی بە بەشێک لە هەڵمەتەکە و بەشدارێکی کاراتە بێ. دروشمی دوو هەمان پرڤێنت بێگومان پرڤێنت بە ئەگەر بێت و ئێمە شیکەینەوە بە مانا کوردەکەی ڕەنگ بێ زۆر ئەبێ لێ وردبینەوە بە شێوەیەکی ترمانایکی ستۆپ کەواتە تۆ پێویستە ئیتر بەرەنگاری توندوتیژی نەبینەوە کەواتە توندوتیژی ڕاگرین لە شوێنی خۆیان ناکرێ بهێڵین بەردەوام بێت. ئەمەش پەیامێکە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە پێویستە وڵاتان بە تایبەتی ئەو وڵاتانەی کە یاساکانیان ڕێگە ئەدا بە پیادەکردنی توندوتیژی ئەبێ لەوەیە هەموو ئەو یاسایانە ڕابگیرێ پێویستە یاسایەکی مەدەنیانە یاسایەکی شارستانیانە یاسایەکی دیموکراتیانە کە لە خزمەتی ئینسانیەت تا بێ بهێنێتە ئاراوە ئەمەش جۆرێکی ترە لەو دروشما کە بەڕاستی ئەبێ وڵاتان پابند بن پێی یەکێکیان ڕسپۆند ئەبێ تۆ وەڵامی هەبێ بۆ توندوتیژەکان لە وڵاتێکی وەکو بڵین عێراق بە شێوەیەکی وەکو دەوڵەت ئەگەر سەیریکەی ئەبێ عێراق وەڵامی هەبێ بۆ ئەو داتا بەرزانەی توندوتیژی کە لە وڵاتەکەی ڕۆژانە تۆمارەکرێ ناکرێ دەستەوەستان بۆستێ ناکرێ تەماشاکەر بێ بۆ ئاستی ئەو ڕێژە بەرزانەی توندوتیژی ئەبێ وەڵامی هەبێ ئەبێ کار بکە ئەبێ چالاکی بکە ئەبێ لێ کۆڵینەوەی لەسەر بکە هۆکاری چییە بۆ نمونە لە هەرێمی کوردستان ڕێژی کوشتنی ژن زیاد ئەبێ ئایا هۆکارەکە ئەوەیە کە یاسا سەروەرنیە ئایا هۆکارەکە ئەوەیە کە ئیتر پیا و دەستکراوە کراوە بۆ ئەوەی ژن بکوژەیە ئەو تاوانە بکە کەواتە لە هەرێمی کوردستانیشە ئەبێ پابند بێ بەو چوار دروشمەینەتەوەی گرتوەکان کە وەڵامی هەبێ ڕسپۆندی هەبێ بۆ هەموو ئەو کردەوە توندوتیژانەی کە بەرامبەر بە ژنانەکرێ و دروشمی کۆتاییش کە پێوترێ کۆلێکت پێویستە وڵاتان بەشدار بن لە کۆکردنەوەی داتاکان بە دوومانە ئەم دروشمە پەخش ئەکرێ مانایەکی کەواتە ئێمە پێویستمان بە کۆلێکشنە پێویستمان بەوەیە هەمومان هاودەنگیەکمان هەبێ وەکو تیمێک لەسەر ئاستی جیهانە کار بکەین بۆ نەهێشتنی توندوتیژی تامەکراوە بڵێ تا ئێستا ئەمە کراوە لەسەر ئاستی ئەمە پەیامینەتەوەی گرتوەکانە لەسەر ئاستی وڵاتان بڵێ ئەبێ بکرێ لە بێگومان لە ئەگەر بەراوردی سیستەمی حکومڕانی وڵاتەکان بکەی لە وڵاتەیانی دیموکراسیە ئەم چوار دروشمە زۆر بە هەندوەرەگیرێ بۆ چونکە ئەوەیە ڕێکۆردێکی باش لە راپۆرتەکانی نەتەوەی گرتوەکانە لەسەر وڵاتەکەی تۆمار بکرێ لە هەرێمی کوردستانە ساڵانە کە ڕیپۆرت ئەنووسرێنێتەوەی گرتوەکان لە ڕێکخراوی مافی مرۆڤە خاچی سووری نێودەوڵەتیە یا هەموو ڕێکخراوانی ترکە لە بواری مەفەکانی مرۆڤ ئیشەکەن ئەگەر بێت و راپۆرتەکەی ئاماژەوە بەوبا لە هەرێمی کوردستانە بەردەوام ژن ئەکوژرێ حکوومەتی هەرێم ڕسپۆندی نییە یان هەنگاوێکی نییە بۆ ڕاگررتنی ئەو توندوتیژیانە بێگومان ئەمە راپۆرتێکی نێگەتیڤ لەسەر هەرێمی کوردستان تۆمارەکرێ بۆیە ئەم ساڵ هەڵمەتی یەکەتی نیشتیمانی کوردستان لەو چوارچێوەیە کە ئەوێ ببێت بە بەشێک لە هەڵمەتە نێودەوڵەتێکە کە نەتەوە گرتوەکان ڕایگەیاندووە چونکە ئێمە باوەڕمان بە مەدەنیەت هەیە باوەڕمان بە دیموکراسی هەیە باوەڕمان یەکە لە دروشمە سەرەکیەکانی یەکەتی نیشتیمانی کوردستان مافی مرۆڤە کەواتە تۆ پێویستە لە پەیڕەوی ناوخۆی حیزبەکەی خۆتە لە ممارسەی ڕۆژانەی کاری ئۆرگانە حیزبەکانی خۆتە لە کەناڵ ڕاگەیاندەکاتە سیمایەکی دیموکراسی بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ بەدی بکرێ ناکڕ ئێمە دەستەوەستان بین لە ئاستی کوشتنی ژنێکا بۆ نمونە یەکەتی نیشتیمانی کوردستان قسەی نەبێ بەسی تریشت ئێمە ئەتوانین بگەڕێنەوە بۆ ڕووداوانی دوێنێ پێرێ لە سلێمانیا ڕوویدا کە کۆمەڵێ چەکدار توندوتیژی ئەەکەن بەرامبەر بە پیاوێک خۆ هەردوو ڕەگەز پیاون ژنیتیان نییە کەواتە یەکەتی نیشتیمانی کوردستان دژی ئەو توندوتیژیانەشە ئێوە بینن لە ڕاگەیاندەکانە لە ڕێگەی پەیامی هاوسەرۆکانەوە لە ڕێی خەمخۆریانەوە کە بە تەنگ ئەو توندوتیژیانەوە چون کە بەرامبەر بە ئینسانەکرێ بە شێوەیەکی گشتی بۆیە ئەم هەڵمەتێک کە ئێمە ئەیکەین لە پراوێزی ئەم چوار دروشمەیە کە نەتەوە گرتوەکان داینەوە باش سەرکەوتو بن انشاءالله بۆ چوونی هاوڵاتیانمان وەرگرتووە لەسەر توندوتیژی دژی ژنان با پێکەوە بینەری بن لە مێژووە ئێمە بەختمان خراپی هێناوە کورد هەر نەکبەت بووین دراوسەکانمان خراپن لەگەڵمانە لەبەرەوە جۆرە بەرپەرسە دانەوەیەک لە ناو ناخی مێشکی مۆخی کووردا هەیە لە هەموو شتێکە ئەمە نەغەدریان لێ کردوین لەگەڵمانە لەگەڵ خوێنمانە تێکەڵاو بووە لەبەر ئەوە
بەرامبەر بە داگیرکەران و میلەتانی دراوسێ بەڵام هەم دیسان ڕەنیاوەتەوە بە ناو خۆش بۆ ناو ماڵمان بۆ ناو بازارمان بۆ ناو شارەکانمان کاریگەریەکەی خراپ دەرەچێت خۆت پێ نەگیرێ بەلاماری یا ڕەفیقێ یا ماڵێ یا مناڵێ یا کەسێ تا دەرەجەی ئەوانەی کە ئەی بینین و ئەی بیسین ئەو تون دوو تیژانە نەتیجەکانی ئەوەیە کە ئەی بینین و ئەی بیسین جا چارەسەر بەر لەوە بڵێ چارەسەر بووین بە نمونەی مەسەلی میلەتانی ژوەکو گاڵتە پێکردن مەسەلا فارسەڵێ چی ئەڵێ خۆزگە بەقەدەر کورد عاقڵ بوومایە بەڵام دوای ڕووداو ئێمە شتەکە لە دەستمان ئەخەومێدا ئەنیشین تەدبیری وا ئەەکەین هیچ فەیلسوفێوا نایکا بەس کە تووڕە بووین ڕەتفیعلەکەمان ئەوە نەخراپە گیرە خۆین بەدەست نەتیجەکەیەوە بمانەوێ نەمانەوێت چەمکی مانای توندوتیژی لە کۆمەڵگەی ئێمە تاکو ئێستا یعنی وای لێ هاتووە هەر لە ماناکەی تێ نەگەیشتونی هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆەوەی کە هیچ یاسایەک نەبێت لە وڵاتە کۆمەڵگەی ئێمە جێبەجێ بکات بەرامبەر توندوتیژیە ئەمەش هۆکاری سەرەکیە کە حکوومەت تاکو ئێستا هیچ یاسایەکی بەرامبەر توندوتیژی چی بەرامبەر بە مرۆڤ چی ئاژەڵ چی کۆمە هیچ کەسێک جێبەجێ نەکردووە ئەمەش بووەتە هۆیەوەی کە توندوتیژی بووەتە هۆکاری سەرەکی کۆمەلگال لە ژیانی ئەمڕۆماندا وڵا کاریگەرگی هەموو گەڕێتەوە بۆ ئەوەی کە نەبوونی یاسا لە وڵاتە بەڕاستی توندوتیژی لە کۆمەلگایمە بەڕاستی چەندها توندوتیژی هەیە وەکۆ ینی لە یەک تێنەگەیشتنە بەڕاستی ینی توندوتیژی دروزەکە ینی کە تۆ لەگەڵ کەسێکە بژیت کە تەواوکەرێک نم بەڕاستی ئەمە توندوتیژی دروزەکرێ چەندها کێشیشی لەکەوێتەوە هەموو تێنەگەیشتنیەکە بەخوا ینی من وەکو خۆ من ئێستا من چەندها کەس دەناسم بەڕاستی ینی تێگەشتن لە بینی دوو کەسە بێت لە ژیانە ژیانت خۆشە بەڵام کە تێگەشتن لە بینی دوو کەسان نەبوو دڵنیا بەیانی معدل مشیلە و کێژە و ئاژاوە دروزە بێ لەو ماڵە باشە توندوتیژی بۆ هەبێ بۆ سنگفراوانی و لێبوردەی و بەخشندەی و ئەمانە بۆ نەبێ ینی من ئەو پرسیارەکەم بۆ باتیەوە بە ئەو پرسیارەمان کردایە کەواتە ئەمە لە خۆی دروست نەبوو ئەمە جزوری ڕێجی سەرچاوی هەیە ئەوانە لەوانەیە لەگەڵ دروستبوونی بەشەرێتە احتیمال هەر ئەوەش دەماودەم کەم تا زۆر هاتبێ ڕێڕەوی کردبێ لەگەڵ گەشەکردنی بەشەرێتە توندوتیژی شەرنی هەر بەرامبەر ڕەگەزی بەرامبەر بێ بەرامبەر مەینە بێ توندوتیژی لەمە بوارەکان هەیە لە ڕاستیە زۆر مەسەلە هەیە ئەبێ دەست بخینە سەری و برینەکان وەکۆڵێ وا بە ئاسانی چارەسەر ناکرێت ئەم من نازان بە بیرروڕای خۆم لەلایەن توندوتیژیەوە بڕبڕی پشتی کۆمەڵ اقتصادە مەسائلەکە هەمووی لا اقتصادە سێرەکەی مشکلەکان لە هەمووی لە اقتصادەوە ڕۆدا مەسەلەی ئابووری شتێکی مهمە کە ئێستا خێزان خاستن خێزان کە مشکلەیەکی ئابووریان نەبێت لە ماڵەوە فێربوونە بە شەڕ ئەو ئاژاوەیە لە ناو بدەن بەڵام بۆ دەست نەخەنە دەست یەکتری یعنی ئەمە من نازان بە حەلی دانیم توندوتیژیش لەلایەن ئابووریەوە مەسەلەی ئابووریش هەروە بە بەسیتی حەل ناکرێت ئەبێ ئەو طبقەی ئیجتیماعی خۆمان بەرەو بەرزی بڕوا و ئەو وعیەکی باش دروست بێت ئەو وەختە ئابووریش باشە بێ و اقتصاد خەڵکیش باشە بێ و علاقاتی شخصی بینی مناڵ دایک باو ئەوەش باشە بێ وەڵە بەرەزان پێکەوە بۆ چوونی هاوڵاتیانمان بینی ئینەوە لای میوانەکانمان کاکستران تا چەند ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی هەبووە لە کەمکردنەوەی توندوتیژی دژی ژنان ڕۆڵی ڕاگەاندنی یەکێتی لەم بوارەیە بەقەدەر ئەو ڕۆڵێتی کە لە کۆمەڵگەدا ئەیجارێگە مەسەن ڕۆڵی ڕاگەاندنی یەکێتی ڕۆڵێکی کارابێەوە لە زۆر مەحالەی ینی خەباتی کۆشانی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە کراوە بێگومان ئەو کەیسەش دەوری تیاگەرە ئەگەر دەورەکە کارانە بێگومان ینی لەو بارەشە کورتی هێنن بەس پێم وایە بۆ ئەم ساڵ کە ئەم حملەیە دەستی پێکردووە و وەتە بەشێک لە سیاست و استراتیجیەکێتی نیشتیمانی کوردستان من پێم وایە ڕاگەاندنی نیشتیمانی کوردستان دەبێت لە ئاستی ئەم بەرپرسیارەتە بێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان گرێتی ئەستۆی خۆی واتە تەرجەمەی ئەو بەرنامە بێ ئەو هەڵبەتە بێ کە یەکێتی دەیەوێت لەم بوارەدا کای لەسەر بکە و بۆ ئەمەش ئێمە لە ڕاستی هەم ئەزمونێکی خۆماڵیمان هەیە ئەزمونێکی نیشتیمانی کوردستان و ئەم ئەوەی کە نەتەوەی گوتوەکانیش
کە بڵێن ئەم ساڵ بەم عنوانە بەناونشان بەم تایتڵانە خەباتێکی ژیانی ڕدەگەێنێ پێم وایە دەتوانین ئەمە لە دوو ئاستایشکەین ئەوەی گەر لە حەزەکەنەوەی نەتەوەگوتکەن چەند ساڵێک کە مناسبێرەکە هەر ساڵی بە دروشمێک باتە هەر سای تەرکیز لەسەر فشارە خاتە سەر یان فلاشە خاتە سەر بواری لە بوارەکان کاتی خۆی دۆمی کەلتوری خۆمان کەلتوری سیاسیکی تریشمەکەن کاتی خۆی جای مامجلال ساڵانە مەسەعید ئەم ساڵ مافی مرۆڤە ئەم ساڵ مافی خەباتی دیموکراسی ئەم ساڵ پێم وایە کێتی نیشمەکەسانش ئەبێ ساڵانە لە چەند کەیسێکی جیاجایە هەڵمەتی بەناونیشان ڕابگەێت مەسە ئەم ساڵ کە بەشدارێکە لە ئەم هەڵمەتا کە هەڵمەتی بەرەنگایی تونتیژیە ئەبێت تەرجەمەیەکی کوردستانی ئەم دۆشمەشەبی ئەم دۆشمانەی کە نەتەوەی گرتوەکان بە پارەدارکردنی هەڵمەتی ئەم بوارە بە هاوکاریکردن پێکەوە بە جودێکی جیهانی جودەکەی کێری مەقصد دەبێت جودێکی بۆی بەشداریکەن لەم هەڵمەتە جیهانێ پێویستەکە جودێکی کوردستانی بێواتە ئەو کەیسانەی کە ئەو لەوێتیان هەیە لەناو کوردستانە کای لەسەر بکرا و بیکە بە هەڵمەتێک سبەینێ نەک هەر راپۆرتێک نەتەوەگرتوەکان لەسەر کوردستان راپۆرتی ینی جێی شانازی بێ بەڵکو حتا راپۆرتی لە سوسیال ئەتەرناسیۆنالی شاکە بگوتەیەکێتی نیشتمانیەکان لەم ساڵدا ئەم هەڵمەتەی بەم شێوەیە سەرخستووە و بەشێک لە وەزیفەی ئیجتیماعی حزبی سیاسی جێبەجەکەن زۆر جار ئێمە لە سەرقاڵی بە مەسەلە سیاسەکان وەزیفە ئیجتیماعیەکانی حزبی سیاسی لەبیر دەکەین کە بەشێک لەمانە ئەم وەزیفەی پێم وایە لەم ئاستەیە ڕاگەاندنێکی نیشتمانیەکان دەبێت تاودەرەوەی ئەو هەڵمەتە بێ وەک ئیش بکات نەک بۆم هەڵمەتەی ئەم 16 ڕۆژە کە دەکرێت ئەمە وەک وەزیفەیەک لەسەر شانەتی جێبەجێکە وەڵکو بە دەژایی ساڵانی داهاتوش کارێک بکە کە سبەینێ ڕاگەاندنێکی نیسمانی بتوانێت شانازی بکە بڵێ وەڵام من لەو هەڵمەتەیە ئەوەندە وەزیفەم جێبەجێ کرد ئەوەندە ئاستی کارمی کردو من بە نمونەیەکی بچووک بێنمەوە بۆی دەرفەتی بۆ برادانی کەس بکەن لە توراسی کوردناسیە یەکێ لەو شتانەی کە گەلی کوور شانازی پێوکاتەوە کە لەو کاتێک کوردستان داگی کرا و مافەکانی نەبوو هەموو گەریدانی کاتون لە کوردستان گەڕاون مثلا کە باسی کۆمەڵگی کوردیەکەن کە باسی مشەمای کوردەواریەکەن باسی عادە و تەقالید و دابنێتە کوردەکان لە بە پێچەوانەی تورک و عەرەب و فارسەوە مثلا ژنی کورد سەربەستێکی زۆری هەیە ئەمە یەکی لەو شتانەی کە بەشێک لە شانازە نەتەوەیەکانی ئێمە کە ئەمانتوانین بڵێن ئێمە بۆیە نەتەوەی نووە حەقمان هەیە مافی خۆمانمە هەبێ لەبەرەوەی ئەمە کۆمەڵگەکەمان لە ئاستی تەعاملکردن لەگەڵ ژنە بەڵام بەڕاستی ئەگەر کاروا بڕوە ئەو شانازیش لەدەستین کە پێویست دەکات ینی لەم ئاستەیە بەشداریکردن و هەڵمەتان وەزیفەیەکی نیشتیمانی و نەتەوەیە وام وەزیفەیەکی ئیجتیماعیشە ینی تەنیا بەرەنگایی توندیژی نییە وەکو ڕێکخراوێکی بڵێن ژنان دەیخوازێ یان وەکو ڕێکخراوێکی نیشتیمانی کوردستان لە سۆسیال دیموکراتە بەڵکو بەشێکە لە وەزیفێکی نیشتیمانیش کە پێویستێکی نیشتیمانی کوردستان کاری لەسەر بکەوە لە ناویشە بێگومان ئەم وەزیفەی ئێمە وەکو ڕاگەاندن کار وەکو ڕاگەاندنێکی نیشتیمانی کوردستان زۆر باشە خاچ گوڵزار بۆم ساڵ بەرنامەی یەکێتی ژنان بۆ بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی ژنان چیا خود لە ڕابردوو چیتان کردو بەڵێ هەموو ئێمە ئەزانین کە بە تایبەتی ساڵ 2020 هەر لە سەرەتایەوە ئێمە ئەم بارە نەگریسە سەیطرە کرد بەسەر هەموو کوردستانە و بەسەر هەموو وڵاتانە ئێمە لەگەڵ ئەوەیش کە بڵێن ئەم بارودۆخە هەبووە کە قەدەغە بووە بە هەموو شێوەیەک پەیوەندیکردن بە دەرەوەی خۆمان لەگەڵ ئەوەش ئێمە تیمێکمان پێکهێنا هەر لە سەرەتاوە تقریبن لە مانگی چوارەوە تیمێکی 4 کەسی کۆمەڵایەتی و یاساییان تیا بوو ئەلانمان کرد کە ئەم تیممان هەیە بۆ کێشێت خۆتان نزانی کێشەی کۆمەڵایەتی ناوەسێ بە تایبەتی لەم فترەیە کە بڵێن هەموو خێزان لە ماڵەوە بوو ئەلبەتە لەو فترەیە بەتەسەوەری ئێمە کێشەکان زۆر زیاتر ئەبوو چکەوەنە لە ماڵەوە ئەبن ینی بەتەکید شتێکە دروستە بێ لەگەڵ ئەوەیش ئێمە ئەو کێشانەیە ئەو خێزانانێک کە ئێمە ئەلانمان کرد کە ئەم تیممان هەیە پەیوەندی تەلەفۆنیان کردووە زۆر جار کێشەکە مەسەلەن گەیشتوتە لێدان لەگەڵ ئەوش کە ئێمە قەدەغەی هاتوچۆ بووە ئەو تیمەمان دەرچوون بەدەم ئەو کێشەوە ڕۆشتون تا ڕادەیەک چارەسە کراوە یان سڵحێکی کاتی کراوە چکە هەندێک لە کێشەکان بەردەوامی هەبوو جگەلەوەی کە بە تەلەفۆن بازێکیان هەندێکی چارەسەکرا بەڵام هەندێکی بەردەوامی هەبوو کەوتە دوای ئەوەی کە کار و ئیشەکانی ئاسایی بووەوە بەردەوامی پێدرایانی تاوەکو چارەسەر ئەکرا لەگەڵ ئەوش ئێمە نەوەستاوین بڵێن لەم کاتەیە کە بڵێن لەم کاتێک کە کەرەنتینا بوو هەمووی
ئێستش بۆ ئەمساڵ لەم هەڵمەتەیە ئێمە خۆتان نەزان ئەوەی کە ئاگادار کراوین و ئەلان کراوە هەموو کۆبوونەوە و گردبوونەوەیەک ناکرێت لەبەرەوە نزیک بوونەوە ناوێت بەڕاستی ئێمەش پابندین وەکو ڕێکخراوەکەمان بەو بڕیاری کە دراوە حکوومەت داوێتی بەڵام لەگەڵ ئەوەیش بەیان نامەمان کردومە دروشمان هەڵەواسین بەڵبەتە لە سوێن لە ڕۆژی بەرەنگاربوونەوەکەوە کە دەست پێ ئەکا لەو 25 ئەلبەتە ئێمە نەکتەنهایەکێتی ژنانوەکو تۆڕ ڕێکخراوەکانیش بە هەمان ئیشمان کردووە منۆکو نوێنەر یەکێتی ژنان لەو تۆڕەیە کە بیست ڕێکخراوە لە هەموو ڕەنگەکانی تایە هەموو کۆکین لەسەر ئەوەی ئێمە پشتیوانی لە کێشەی ژنان بکەین ینی ئەویان کە کۆمانەکاتەوە خۆشبەختانە کە هەموو نەهێڵین کێشە دروست بێ لە ناو خێزانی کوردیا بۆیە ئێمە بەردەوامین بە هەردوو سەرەکەەوە سەر ڕێکخراوەکانیش و ساڵی یەکێتی ژنانیش کە ئێمە نەهێڵین کێشە دروست بێت و بەردەوام بە پێی توانەکانی خۆمان کە ئەڵبەتە ئیسە زۆربەی کێشەکان بارودۆخی ئابوووریە کە لەناو هەموو خێزانەکە دروست بووە ئەیستە لەم فترەیە کە هەرچی کێشەکان هاتووە بار ئابوووریەکەیە کە هەموو ئەزانین کە چۆنە و کە چۆن دەستی کێشاوە بەسەر هەموو کوردستانە بەڵێ خاتو دڵپاک بەرنامەکە بەرەو کۆتای ئەڕوا بەڵام پێم خۆش بوو قسەمان لەسەر ئەم هاشتاکە بۆ بکەیت بەڵێ ئەمەی کە ئێستا بە یەخی هەمومانەوەیە ئەمە دروشمێکی وەکو هەواڵستران ئاماژەی بە شتێک کرد کەوتی ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان تارگێت بکاتە سەر پرسێک لە پرسەکان ئەمە هاشتاگێکمان هەیە بە ناونیشانی ژن کوشتن تاوانە بە یاسا سەروەر بێ ئەم هاشتاگە کە لە سۆشال میدیایە کاری لەسەرەکرێ مەسەلەی کوشتنی ژنانمان ئەم ساڵ کردووە بە تارگێتەکە کە پێویستە هەمومان هەڵمەتێکی بۆ بکەین کە ژن کوشتن بەڕاستی تاوانە ئیتر ئەگەر تۆ سەیری هەموو دقە یاسایەکان بکەی کوشتن ئەگەر ژنیش نەبێ هەر ئینسانە بێ کوشتن تاوانە و سزای تایبەتی خۆیە چ جای ئەگەر ژن بێتەوە بەشێک لە جەستەی خێزانەکەت بکوژی ئەوە تاوانێکی زۆر قورسترە ئەو هاشتاگە هەیە و ئەم لۆگۆیی کە هەڵیشمان بژاردووە بریتە لە توندوتیژی تاوانە با یاسا سەروەر بێ کەواتە تۆ هەر توندوتیژیەکەکەی کە یاسای توندوتیژی خێزانیت هەیە سیانزە ڕفتاری تایە جێکراوەتەوە کە بە توندوتیژی لە قەڵەمداوە و بە ناوی تاوان ناوی هێناوە تۆ پێویستە لی بەدوربی با یاسا سەروەر بێ کەواتە هەر کێشەیە کە ئەکرێ لە ناو کۆمەڵگەیە بوونی هەبێت ئاسایی کێشەبوونی هەبێت ناتێگەیشتن هەبێ لە نێوان تاکەکانە بەڵام ئەوەی کەنە ئاساییە ئەوەیە کۆتایی هێنانی کێشەکەیە با کوشتن و بە توندوتیژی ئەوە پێویستە هەموو توندوتیژیەک بە توندوتیژی کۆتایی پێنەهێنین بەڵکو ئەگەر ناگەینە ئاراستەی لە گەیشتن لە چارەسەرکردنی کێشەکانمان بۆیە پێویستە ئێمە پەنابەرینە بەر یاسا کە پەناشە بینە بەر یاسا پێویستە دام و دەستگاکانی دادوەری بەڕاستی ئاکتیو بکرێنەوە ئەو کۆمەڵە یاسایی ئێمە کۆمەڵ یاسای زۆر جوانمان هەیە لە هەرێمی کوردستانەیەکی لە جوانترین یاساکان یاسای توندوتیژی خێزانیە ئەگە بەراودی ئەم یاسایی هەرێمی کوردستان بکەی لەگەڵ بەشێکی زۆر لە یاساکانی وڵاتە پێشکەوتوەکان بۆشاییەکی یاساییتیان نەدۆزیتەوە وەکو یاسا بەڵام لە جێبەجێکردنی یاساکە ئێمە کێشەمان هەیە لە دادگاکانە ئێمە کێشەمان هەیە لە دەستکراوەیی دادوەرەکانە ئێمە کێشەمان هەیە لە چارەسەرکردن سەر ئەو بابەتە بەڕاستی و هەڵێ ئەگرێت لە بەرنامەکانی داوتن شڵە قسەی لەسەرەکەی زۆر باشە ئەمەی کە زۆر زۆر گرنگە لای من ئەم شەو من ئاماژەی پێ بدەم ئێستا جگە لەو یاسایەکە هەیە کە پێویستە خەڵک ئاشنا بێ پێ و بزانێ یاسایەکەی پێوتری یاسای توندوتیژی بەڵام خەتێکەیە کە پێوتێ خەتی هۆتلاین 1990 کە خەتی ئاسیایە هەتا ئێستا بەداخەوە لە ناو کۆمەڵگەی کوردیا تاکەکانی خێزان ئاشنانین بەو خەتە هەر کاتێک کە مناڵێک توندوتیژی بەرامبەرەکرێ یان ژنێک توندوتیژی بەرامبەرەکە یان پیاوێک توندوتیژی بەرامبەرگەاندن کەم تەرخەم بووە من پێم وایە بەڵێ ڕاگەاندن ئەبوو ئەکتفتر بێ لە گەیاندنی ئەو پەیامە و ڕێکخراوەکانیش بەڕاستی و تێکڕای کۆمەلگا بەرپرسن لەوەی کە هوشیار بکرێنەوە لە بوونی ئەو خزمەت گوزارانی کە بۆ کەمکردنەوەی توندوتیژی هەیە. سپاس بۆ بەڕێزان هەواڵ دڵپاک تاهیر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز هەواڵ سران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز هەواڵ گوزار نەقشبەندی ئەندامی سکرتارەتی یەکێتی ژنانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان. بەڕێزان ئەم بەرنامانە بەردەوامیان دەبێت تا بێگەشتنەوەمان خواتان لەگەڵ.